کە سوکاریان فال بە تەنها لە چاوەڕوانی گەڕانەوەی ڕفاتی ئازیزانیان نین بۆ کوردستان، بەڵکو دەیانەوێ ڕفاتیان فالکراوانیشیان بناسنەوە. کاروان گەنجێکی پاشماوەیان فالە، ئەو لە چاوەڕوانی ناسینەوەی ڕفاتی ئازیزانیدایە لە ڕێنجامدانی پشکنینی دیەنئەوە. من خۆم باوکم و دوو مام و خاڵمان فالە و خەمی گەورەی ئێمە ئەوەیە کە تا ئێستا شوناس و ناسنامەی کەسەکانمان وەنە نەدۆزراوەتەوە. ئەو گۆڕستانیش کە گۆڕەکانی تایە تا ئێستا یەکلاین نەبووەوە سەر بە چه خێزان و سەر بەچ بنەماڵەیەکە. ئەمە خەمێکی گەورەیە. سەلەگوانانی کەیسیان فالیش ڕەخنە دەگرن کە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە تا ئێستا دەکرا پرۆسەی دیەنئە بۆ کە سوکاریان فال ئەنجام بدرایە. ئێمە هەوڵی جددی بدەین ڕفاتەکان لە بیابان بێنەوە ئەوە دواتر فەحسی دیەنئە بکرێەوە، ئەو ڕفاتانشی کە دۆزراوەتەوە بە دیدی من بهێنرێتەوە، چونکی کێشە نییە لەوەی کە لێرە بمێنێتەوە فەحسی دیەنئە هەر کاتێک ئەتوانی بیکەی، بەڵام گرنگ ئەوەی ئێمە هەوڵ بدەین زۆرترین ڕفات بێنینەوە و ئەو ڕفاتانی کە ئیساهێنراونەتەوە هی ئەنفالکراوان ئەگەر بە ڕێژەدای بنین لە سایەکی هاتوێتەوە. ڕێکخراو هەیە توانێ ئەرکی مادی ئەم پرۆسێ بگرێتە ئاستۆی خۆی، بەڵام حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان بە هەر بیانوێک بێت تا ئێستاکە جددی نین، یعنی جددی نین لە هێنانەوەی ئەمە گرفتێکی گەورەیە و کاتی بۆ تەرخان ناکەن، مادەی بۆ تەرخان ناکەن، بەڵین دیژنەی پشکنینی بۆ تەرخان ناکەن. پسپۆڕێکی دراساتی استراتیژی و توێژینەوەش ئەنجامدانی پشکنینی دیەنئە لە پرۆسی ناسینەوەی ئەنفالکراوان بانگاوێکی پێویست دەزانێ. کە تۆ ڕفاتەکەت هێنایەوە و بە دیەنئە تەشخیصت کرد بەڵێ ئەمە خوشتی فڵان کەسەیە، کچی فڵان کەسەیە، دایکی فڵان کەسەیە، باوکی فڵان کەسەی تر یەکلا ئەبێتەوە. ئەمەیە گرنگی دیەنئەکەوە لە عنی بڵین ناسینەوەی ڕفات لەوەی کەوە یەکلا ئەبنەوە. بۆی خەمی کە سوکاریان فالکەم بکرێتەوە پێویستە شان بەشانی پەلەکردن لێنانەوە ڕفاتیان فالکراوان بۆ کوردستان، پشکنینی دیەنئەیش بۆ ناسینەوەی کە سوکاریان ئەنجام بدرێت. مەرغەریب، کورسات نیوز، هەزای چەمچەماڵ.